فەیلسوف و نووسەر و مێژووناسی ئەمریکایی وڵگەوران دەڵێت کاتێک مرۆڤ گرنگی دەدات بە مێژوو دەنووسێتەوە، بەڵام کاتێک بایەخ دەدات بە داهاتوو دەتوانێت داهاتوو بخڵقێنێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێناتان لێبێت. موزیک و گۆرانی و بەرنامە فەرهەنگی و سینەماییەکان بەهۆی کۆتوبەندی دەسەڵاتی تالیبانەوە ڕاگیراون. دەرکەوتنی خانمە بێژەرەکان و خانمە پەیامنێرەکان گرفتیان بۆ دروست بووە. گەڕانەوە بۆ سەردەمی کۆتوبەندە ئیسلامیەکانی تالیبان لە ئەفغانستان نیگەرانی زیاتری دروست کردووە بۆ میدیا و بەرنامە شارستانیەکان. ئایشە تەنزیم ئەم راپۆرتەی بۆ دەنگی ئەمریکا ئامادە کردووە. کەناڵەکانی ئەفغانی پرۆگرامی خۆشی لەم جۆرانەیان لە سەردەمی ڕژیمی پێشودا پیشان دەدا، بەڵام ئێستا بەو جۆرە نەماوە. تالیبان داوایان لێ دەکات بەرهەمەکانیان بگۆڕن. بەرپرسانی ئیمارەتی ئیسلامی پیان گوتین هەموو زەنجیرە دراماکان کە لە تەلەڤیزیۆنی ITV-ەوە پاش دەکرێن قەدەغەیان بکەین. ئایا بەچی جێ ئەو زنجیرە درامایانە پڕدەکەنەوە؟ لە ئێستادا بە درامای ئیرانی پڕمان کردوونەتەوە. ئایا بۆچی درامای ئێرانی زیاتر پەسەندە؟ لەبەرەوەی دراماکان ئیسلامین و ڕەچاوی حیجاب دەکەن و خەڵک حەزیان لەم جورە درامایانەیە. بەرنامەکانی زیندوی مۆزیکی ملی ئێستا لە تەلەڤیزیۆنەوە پەخش ناکرێن. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بەرەمهێنانی پرۆگرامی خۆش لە زۆربەی کەناڵەکان ڕاوەستاوە. ئەم هۆڵە ناوەندی بەرەمهێنانی پرۆگرامی TV1 بوو. هەموو ئەمانە نەماون. ئێستا ئەم خانمانەی لێرە دانیشتون هەوڵ دەدەن کە چۆن پرۆگرامی ئیسلامی بەرهەم بێهێنن ئەوەی بە جۆرەی داواکاریەکانی تالیبان بێت. کاتێک مەسەلەکە دێتە سەر هەواڵەکان، زۆرێک لە ڕۆژنامەوانان بە دەنگی ئەمریکا دەڵێن خۆ سانسۆرکردن لە سایی ڕژیمی نوێی تالیبان بۆتە نەریتێک. پێشتر ئێمە بۆ ڕۆماڵکردن ڕێگەمان پێدەدرا ئازادانە بچین بۆ هەر شوێنێک، بەڵام ئیستاوا نەماوە. بۆ نمونە هەندێک وەزارەت و ئۆفیسەکانە ڕێگە بە چوونە ژوورەوەی ژنان نادەن. تالیبان بە خانمانی بێژەریشان گوتووە کە ڕوخسار و جلوبەرجیان بگۆڕن. دوای هاتنی تالیبانە دەبێ ڕۆژنامەوانانی ژنان پرچیان داپۆشن. پێشتر سەرماندا دەپۆشی، بەڵام بە ئاستی توندی ئیستا نەبوو. ئیستا دەبێ بە تەواوی پۆشاکی ناو دۆڵابەکانمان بگۆڕین، چونکە تالیبان حکمڕانی دەکات. لەگەڵ ئەوشدا تالیبان کات دەداتە خەڵک هەتا خۆیان لەگەڵ دۆخەکەدا بگونجێنن. هەندێک لە کەناڵەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنی ئەفغانی هێشتا مۆزیک پەخش دەکەن، بەڵام زۆر کەمتر لە جاران. کێشەکانی بواری میدیا بریتین لە گواستنەوەی سەرمایە و هەروەها هەڵهاتنی بەهرەمەندان لە وڵات. کاتێک تالیبان دەستی بەسەر دەسەڵاتدا گرتەوە، بەشێکی زۆر لە کۆمیدیاکاران و ڕۆژنامەوانان ئەفغانستانیان بەجێهێشت، هەروەها سەرچاوەکانی دارایی بیانی و داهاتەکانی ڕێکلام نەماوە. چالاکوانی ئەفریقایی مافەکانی مرۆڤ دێزمەند تووتو دەڵێت مرۆڤایەتی من پەیوەستە بە مرۆڤایەتی تۆوە، بەبێ ئەوە ناتوانین پێکەوە ببین بە مرۆڤ. لە جیهانەوە چەندین وێنە و دیمەنی گرنگمان بۆ ئامادە کردوون. زانکۆی زاخۆ و ناوەندی لێکۆڵینەوەی زاخۆ لە 12 بەرگدا کۆی هەڵبەستەکانی هەڵبەستوانی گەورە جگەرخوێنیان لە نووسینی لاتینیەوە وەرجێڕاوەتە سەر نووسینی ئارامی.
هاوکات خانەوادەی جگەر خوێن ئامادەی ئاهەنگی بڵاوکردنەوەی پەرتووکەکە بوون. زانیگەها زاخ و پشکا زمانی کوردی و سنتەرê زاخ و yêlêkolîna sercem berhemên helbezvanê Kurd Cigerxwîn di 12 bergan da bi tîpên aramî çapkirin û panelek li dor jiyan û berhem û bizavên edebî û zimanî yên Cigerxwîn pêşkêş kirin. Amadebûna malbata Cigerxwîn. Ev karê veguhastina sercem berhemên Cigerxwîn ji tîpên latînî bo aramî nivîserê Nemir Ebdurrehman Halu hatibû encamdan we دکتور فاخر حسن گلی اب آماده کرنو پیداچونا زمان و سرپرشتیا وی برهمی رابویا. گرینگ ما اوه کو امی هندی دست ویسا که هندی دست خطا که اوه کو حتونو که بلاف نبی چون یکیش هدف ما سنتری او دست خطا او دست بلگه نامه تانی بد حتونو که ناتیم بلاف کنه کو ام وانا کم بکن الجا کی چاپ بکن نو که ما یاد دست بگیریم 35 دیوانا بیش 35 حل بزوانت بدینا بد حتونو که دیوانت وانا چاپ نبین یا بشه که چاپی باید کم بکنی شلاتانه خود دافون تو هیوت بده امانش دیخیم بر دست خواندوان و حاجکرت حل بسین کردی حل بسوان میمازن جگرخوین سلیوا جگرخوین بودنگ امریکا بحثا سالین داویه یندگل با پیر خو جگرخوین در باسکری دکتن. مش سوري دركاتون بابيره من شو تسويد حتى 12 سالي هل بيروي من هبول قالوينا يعني مروفكي بر مهربان بو بر دلوفان بو مالاويناج ميوانا خالينات بو يعني همي بوارد هر بارتي كردستان همي نتوه سرداناويت كري يعني او ديمانت كل سويد اخيري من ديتي زیادتر کو خلک کی همی باریده سردانویت کری یعنی حتی روزت آخری جی هر میوان بون و کسایتی نافدار بون روزنامه وان بون هر می قومیت همینه تو سردانویت کری یک جی برهمن دست به که ینجگر خوین خوشقام بو آنکو شعرم بجاره یاکو لسال 1927 نویسای لیکولر درباس مصطفى بحث لاین وشارتی کو لاین آینی بود و دیوانه دا دکتن لاین وشارتی ادجان جگرخوین داد و دیوانه دا درد که ود اوجی آلیه دینی کاچاوا جگرخوین دست به که خواه مروفکی دیندار بی پاشنی مروفکی نتوی بی ده شعرت هنکو پس نخوده و پیغمبری تداده دکرن بشیوه کی جوان هر وصا ادوی دیوانه دا کارتی کرنا خانی و جزیری بشیوه کی جوان السر جگرخوین دیار بتایباتی جی هزرت نتوی کو بتریا شعر شوپا خانی چویا و آلی اوینداری دا و تصوف الدیف شوپا ملای جزیری چویا سلام بالایی دنگ امریکا دوها هارمۆنیتی نێوان مۆسیقا و ڕنگ و تابلۆکان هەمیشە هەوڵێک بووە بۆ برەودان بە چەشەی هونەری و لێوڕێژکردنەوەی جوانی لای هەوادارانی هونەر. بەڵام ئەم شێوازە پرۆژەیەکی نوێیە لە نێوان مۆسیقا و هونەری دیجیتاڵ و هاوکات هارمۆنیەتی ڕنگ و جوڵەی تابلۆکان لە واشنگتن دیسی. سنووری نێوان دەنگ و وێنە لەم بۆشایە کار لێکەرەدا لێڵ دەدێت. پەردە یان شەشە گەورەکان بە شانێک لە کارەکانی لێدان و هەستی دەرونی شێوەکارە دیجیتاڵەکان پیشان دەدات کە پێکەوە ڕێک لەگەڵ مۆزیەکەدا تێکەڵاو دەبن. دیڤید کوایۆلا هونەرمەندێکی فەرمیدیایی بریتانیە کە هونەری دیجیتاڵی تێکەڵ بە ڕۆبۆت و دەنگ دروست دەکات. ئەو لە پشت پێشەنگای نوێی ئارتیک هاوسە لە واشنگتن دیسی کە بەناوی ترانسنت ئیمپەرمنت پینتینگ کە مەبەست ژیان کاتیە و هەمیشەیی نییە و بەسەر دەڕوات. ئەمە یەکمین پێشەنگایە لە ئەمریکا. ئەو بەتایبەتی لەوە دەڕوانێت کە چۆن ڕۆبۆتەکان و ئامیرەکان پێکەوە لەگەڵ مرۆڤەکاندا دەژیان و چۆن تەکنۆلۆژیای نوێ ئەو شێوازە دەگۆڕێ کە ئێمە چۆن جیهان دەبینین. هەموو کارەکانم بەڕاستی سەودا لەگەڵ پەیوەندی مرۆڤ و ئامێرەکان دەکەن. من زۆر حەزم لە دروستکردنی پەیوەندیە ئەزموونیە نوێیەکانە و ڕێگەکانی کارکردنە لەگەڵ ئامێرەکان بۆ دروستکردنی هونەر. بەڵام لەو بڕواایەدام لە 2 ساڵی ڕابردوودا لە کاتی پەتاکەدا گۆڕانێکی گەورەی دروست کرد. گۆڕانکاریەکی ڕیشەیی لە پەیوەندی هەموو کەسێک لەگەڵ تەکنۆلۆژیا لە ناکاو ڕێگەیەک کە دەتوانین بۆ ماوەیەکی درێژ پەیوەندیمان لەگەڵ یەکتری هەبێت و لەلایەنکی ترەوە جۆرێکە لە دڵخۆشی بۆ ئەزموونکردنی شتەکان بە شێوەیەکی فیزیکی.
لە ڕۆژی کردنەوەی پێشەنگاکەدا لەگەڵ مۆزیک ژان سیتا کوایۆلا لە واشنگتن دیسی بە زیندویی کۆنسەرتێکیان پێشکەش کرد کە بە بەردەوامی لە پێشەنگاکەدا پێشان دەدرێت. ئەو سۆفتوێرەی کە بە تایبەت بۆ ئەم پرۆژەیە دروستکراوە دەنگەکان هاوکات دەکات و سیستەمێکی بێهاوتا دەنگ و ڤیدیۆ دروست دەکات. ئەوەی لەبارەی ئەمەوە بێوێنەیە ئەوەیە کە من پێم وایە ئەو ڕاستیە کە ئێمە داهێنان لە نێوان مۆزیک و تەکنۆلۆژیا و دەنگ دەبینین و چۆن دەتوانین وێنای بکەین. دەوید کوایۆلا دەڵێت ئامانجی ئەوە نییە پارچەیەکی بە هەموو دروست بکات مۆزیک بێت یان هۆنەر، بەڵکو نیشاندانی پرۆسەی گۆڕانە لە ناو هۆنەردا. لە ساڵانی هەفتاکاندا تیپێکی سەرکەوتووی مۆسیقا و گۆرانی لەو شارەدا دروست دەکرێت. ساڵ دێ و ساڵ دەڕوا دامەزرێنەری ئەو گروپە پاش 30 ساڵ دەگەڕێتەوە بۆ شارەکەی خۆی و پرۆژەکەیان زیندوو دەکاتەوە. بەڵام بە شێوازێکی جیاواز و پڕەهیواوە مناڵانی هەڵەبجە فێری مۆسیقا و گۆرانی دەکەن. فەرحان هەورامانی میوانی ئەو گروپە جوانە بوو. دەنگی ژمارەیەک منداڵی هەڵەبجەیە کە لە خانوویەکی بچکۆلەدا سەرقاڵی زیندووکردنەوەی هونەری شارەکەن. لە مێژووی هەڵەبجەدا بەهۆی کارەسات و جەنگەکانەوە مۆسیقا و گۆرانیش قوربانی دەری دیار بوون. بەڵام ئێستا بە هەوڵی چەند مامۆستایەک هونەری ڕەسەن لە گەروی منداڵانی هەڵەبجە دێتە دەرێ. من ناوم ماکۆکە ماوەی 3 مانگە لێرە لە بێژگە ئەوەی گۆرانی ئەڵێم لەگەڵ هاوڕەکانمان فێری ئامێری دەف بووم. ئازاد ساڵح لە ساڵی 1970 لە ناوتیپی شنروێدا چەندین گۆرانبێژی شارەکە هونەری هەڵەبجە دەگەێنە دنیا. ئێستا لەگەڵەوەی تەمەنێکی زۆری کردووە هاتووەتەوە هەڵەبجە و دەست و پەنجەی منداڵان دەگرێت. دەیەوێ لەگەڵ مۆسیقا و هونەری کوردیدا ڕایان بێنێت. تا چیمابارانی هەڵەبجە خۆتەزانی دوایەوە چوینە ئێران. لە ئێران من تەنان لە ئێرانیشتا لەنا ئەو چادرانە من گروپێکی مۆسیقام دروست کرده بوو لەوێ یەکەم میهرەجانی مۆسیقامان کرد لە شاری مەهاباد و لەو فترەشا من بیرم یەکەم جارم بوو چوون بەلای گۆرانی بێژی ناودار محەممەدی ماولێ و ئاشنایەتیم لەگەڵا پیا کرد. ڕەنگە پشتیوانی خێزانەکان بۆ هەندانی منداڵەکانیان تا ئێستاش لە هەڵەبجە لە بواری مۆسیقا و هونەر بەرچاو نەبێت، بەڵام چەندین خانەوادەش منداڵەکانیان هانداوە بۆ ئەوەی مۆسیقا بژەنن. ئامێری سێتارە ژۆرم فێر بووم لەگەڵ خوشکەکەمایین بۆ ئێرە لە هەفتەی 2 جارین بۆ ئێرە و تەمرینەکانمان لە ئێن بۆ مامۆستا و تەمرین تازەمانێ. سەرەتا کۆمەڵێ برادری خۆیان پەیوەندیان کرد بوو بە فێرگەکەەوە هەستمان کرد جۆرێک لە چالاکی ڕۆژانەیان زیاد دەکات و هیچ کاریگەریەکی ئەو تۆشی لەسەر قوتابخانەکەیان نییە. چەندین ئامێری مۆسیقا لە چەند ئاستێکدا ئێستا لە فێرگەکەدا هەن. فێرخوازەکان لەسەریان ڕادەهێنرێن دەیانەوێت لە داهاتووشدا تیپێکی مۆسیقایان بۆ دروست بکەن. خۆی لە ڕاستیا لەگەڵ مامۆستازاتمان هەموو ئامێرەگەڵینەوە، بەڵام ئەوەی کە ڕئیسی و بڵین سەرەکی کە ئێمە بیڵینەوە کەمانە، پیانۆیە، جیتارە، سازە، سنتورە، قانونە، چی کەمانە بوو، عودە. هێندە هونەر لەم پارێزگایەدا بێ پشتیوانە. ئازاد ساڵح دەڵێ ڕێکخراوێکی بیانی هاتووە هەندێک کەرەستەی بۆ کڕیوین. هیچ لایەنێکی حکومی و خێرخوازیش هاوکاریان نەبوون، بەڵام ئەوان وە خۆیان دەڵێن ناوەستین و بەردەوام دەبین. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.
یاریەکانی سوپەربۆڵی فوتبۆڵی ئەمریکایی هەوادارێکی زۆری هەیە، بەڵام ئەم ساڵ پارێکی زۆریان خەرج کردووە بۆ ڕیکلام و کارە هونەری و بازرگانیەکان لە پێناو ڕاکێشانی زیاتری هەواداران و چێژی زیاتر و هەمەڕەنگی لە نێوان یاریەکان و ئەکتەر و کارداری و سینەما و بینەرەکاندا. سیمای کەسێ ناودار وەک خانما زەندەیە ئیوان ماگروگر ئەلی مانینگ دناو ڕێزا ڕیکلامن سوپەربۆڵێ دەنە. کۆمپانی ji bo rîklamên Superbolê diravekî zêde xerc dikin. Li gor îdîtorekê li şerîka AdAge ku şerîka firotina rîklaman e, sih çirkeyên rîklamê bi qasî $7 milyon hatine firotin. Gelek kompaniyên xwedî markeyên navdar kesên navdar heldibijêrin ji bo çêkirina rîklamên xwe. Ez bêjim demdanan ji bo Life Artois bi rastî Superbol hemî servê çendê ye. Ew wekî cejnekê lê hatiye ku tu dikarî demê xwe gel malbat û hevalên xwe biborînî. Demekî ku dûr bikevî û aram bibî, divê hûn sûdê jê werbigirin. Xanima Zendeya di rîklamekê de bo kompanya Squarespace beşdariyê dike. Jason Sticks di rîklamekê de bo şerîka TurboTax dîmenekê çê dike. Ekterê navdar Matthew McConaughey ku sala borî di rîklamekî pêkenînê de ji bo çîpsên Doritos derket, dê li kompanya Salesforce beşdar bit. û li stigvanê berê yê NFLê Eli Manning wê di rîklama bîra vexwarinê ya binavê Stella Artois beşdariyê bike. Ez keyfxweşim ku bime şerîkê Stella Artois û hevkariyê bikim weke cêgirê Stella bo Superbolê ku ez ê biçim Vegas şûna mêk ku karkera restorant û barê ye û rojên yekşema yariya Superbolê kar dike bigirim. Îsal ez ê şûna wê kar bikim ku ew bikare gel hevalên xwe here Superbolê û keyfê bike. Yeah, it's time to blaze our trail. Because the new frontier? Manning bi berdewamî digel kompaniyên ciyawaz hevkariyê dike. Goşîna kargerên li xwaringeh û barên yarîgehên Superbolê li Las Vegasê kar dikin kar bike. Ew şîna wan kargeran kar dike da ku ew bikarin biçin berê xwe bidine yariya mezin ya Superbolê digel heval û malbatên xwe. Yariya Superbolê yekşembiya borî 13 mehê ku tîma Los Angeles Rams digel tîma Cincinnati Bengals yarîgir ketibûne pêşbirkê de. هونەرێک لە پێناو پاراستنی ژینگە و لێدانی زەنگی پیسبوونی دەریا و سروشتی ڕەنجینی ئەم سەرزەمینە ئەم پیشانگایە ڕەخنەیەکی گەورەیە لە مرۆڤ و هەندێک لە کۆمپانیا و کارگەکان کە چۆن ژینگە و ئاو و سروشت پیس دەکەن، بەڵام بیر لەوە ناکەنەوە کە تاکە هەسارەیەک مرۆڤ و بوونەوەرەکان دەتوانن تێیدا بژین زەویە. Ev parça hunerî ya li Orşelîmê ramanên mirovan gir dikit û danûstandinan xor dikit derbarê nehêlana gilêşê plastîkî ew bi berdewam ziyanê digihînte jîngehê. Tepa erdê ya mezin wekû beşeka cîhana me ye. Beşeke ji pêşengeha binavê Earth Poetica. Firehîya wê 4 metre û ji 108 parçên asînî hatiye duristkirin û bi ronahiyê dibiriqit. Hunermend Beverly Berekat ev karê hunerî ji gilêşê plastîkî çêkir. Ew parça ji seranserê cîhanê bû Beverly hatîne hinartin û hindek jî ji nav İsraîlê komkirbûn. Pêşengeha Earth Poetica filmekê dokumenterî derbarê zarokan dest pê kir. Zarokan gilêşê plastîk ji ava deryayê derdixistin. Av pir bûye bi gilêş û gemarê. Erê ev ye ew kulturê em ji bo zarokên xwe bicê bihêlin? Li gor programê netewên êgirtî jîngehê cîhan pir dibe ji gilêşî. Program dibêjit pitir ji 3 milyon tenên gilêşê plastîkî di her salekê da peyda dibin. 9 sedê bi tinê dû bare tê bikar înan û 12 sedê tê sotin û 79 sedê tê bin erdkirin yan jî veşartin. Beverly Berekat dibêjitin min ev parça huneriye durist kir da bêjim cîhan di plastîkê da noqî dibit. Min ev topa dirist kir bû wata cîhan ji gilêşê plastîk çêdibe. 18,000 parça ne. Hemû kom dibin û mebesta min eger em li paşa rojê biryarên xwe neguherin, ev di rewşa me be. Beverly Berekat çendîn geşt li dema 3 salan da bû dervey welatiyê kirîn û daxwaz ji hevalên xwe kirbû gilêşê plastîkî bû wê pinêrin.
پروگرام نتوین ایگرتی بو جینگه دبیجد لسال 2018 13 میلیون طن گلیش پلاستیکی کفتین دناف دریایان دا. اف هنرمنده بهیویه کار وی هنری هوشیاری لسر وی کشه لتوای جهان بلندتر بکد. چەند سەختە لە دەستدانی خۆشەویستەکەت جایی وا هەیە هۆکارەکانی جیابوونەوە زۆر پێکەنیناویە دەمەوێت بگەڕێیتەوە بۆ لام ئەمە ناونیشانی فیلمێکی نوێی سینەمایی ئەمریکاییە تێکەڵەیەکە لە خۆشەویستی و پێکەنین و بیرکردنەوە لە یەکتری ئەمە دیمەنی فیلمێکی نوێی ئەمریکیە بە ناوی دەمەوێت بگەڕێیتەوە I want you back ژانری فیلمەکە ڕۆمانسی کۆمیدیە ئەوەی بە ئینگلیزی پێی دەڵێن ڕامکام لەم راپۆرتەدا ئەکتەرەکانی فیلمەکە بۆ چوونی خۆیان لەسەر ئەم ژانرە دەردەبڕن پێم وایە فیلمێکی باشی ڕۆمانسی کۆمیدی لە تێکستەکەیەوە دەست پێ دەکات تێکس یاخۆت نووسینەکە لە پێش هەموو شتێکەوە باس لە خەڵک دەکات خەڵکی ڕاستەقینە خەڵکانی کە کەسانی تەواو پێگەیشتوون بەڵام کێشیان هەیە تو لە کێشەکانیان تێدەگەیت و دەزانین بۆچی دڵخۆش نین. ئەکتەرێکی دیکەی فیلمەکە کە ئامازۆن پرایم بەرهەمیێناوە دەڵێت فیلمی سەرکەوتووی ڕۆمانسی کۆمیدی دەکەوێتە سەرەوەی ئەکتەرە سەرەکیەکانی چەندە خۆشەویستن. دەتەوێت گرنگترین کەسەکانی فیلمەکە کەسانێک بن کە دەکرێت هاوڕێی تۆ بن. پێم وایە دەبێت هەست بەوە بکەیت کە شایستەی ئەوەن و بەرهێنانیان تێدا بکرێت. خاڵێکی دیکەش کە پێم وایە فیلمەکەی ئێمە تێدایە ئەوەیە کە ئەکتەرەکان بلوزی زۆر قەشەنگیان لەبەردایە. دەزانێت زۆر قشت و جوانکیلەن بەو بلوزەوە کە لە بەریاندایە. هاوڕام لەگەڵ چارلیدا کە پێویستت بەو ڕۆحشیرینیە هەیە و دەبێت لە ڕووی کۆمیدی و ڕۆمانسیەوە یەکسان بن. ناتەوێت هەمی کۆمیدی بێت و کەمێک ڕۆمانسیەتی تێدا بێت. دەبێت یەکسان بن. ئەکتەری ئەمریکی سکات ئیستوود کە لە فیلمەکەدا ڕۆڵی نەوە دەگەڕێت بۆ چوونێکی کەمێک جیاوازی هەیە و دەڵێت فیلمی ڕۆمانسی کۆمیدی ئاساییە ڕەهەندە ڕۆمانسیەکەی کەمێک زاڵتر بێت. ناکرێت کۆمیدی زۆر بێت ڕۆمانسیەتت نەبێت. پێم وایە دەکرێت ڕۆمانسیەت لە کۆمیدیدا زیاتر بێت کەمێک زیاتر بێت چونکە ئەوە شتێکە دڵی تێدایە. فیلمی دەمەوێت بگەڕێیتەوە ڕۆژی 11 مانگا لە ئامازۆن پرایم بڵاوکرایەوە و تا ئێستا پێشوازیەکی باشی لێکراوە. بە پێی ڕاتن تومەیرۆ 1970 خەڵک تا ئێستا فیلمەکەیان بەدڵ بووە. ڤیستیڤاڵی باڵۆن لە سانتیاگۆی وڵاتی چیلی نمایشێکی جوان و دڕفێنیان ساز کرد. هەڵدانی باڵۆن هەم کارداریە هەم سیمایەکی شارستانی و جوانە بۆ ڕاکێشانی گەشتیاران و بینینی سروشتی کەژ و کێو و شارەکان لە ئاسمانەوە. فستیڤالەکان برسیا باڵۆنان لە وڵاتی چیلی لە یەکەم هەفتەیە مەها 2 ڕەشەمەی یا ئەف ساڵ بوو. بەشداران باڵۆن بە بایەک گەرم پڕکردن هەتاکو سڤک بن و بفڕنە ئاسمانە. لە جیهانێ دو تشت هەنە ku mirov paşguh naxe wêneya zarokekî wêneya balonê kesê ku balonekê li ezman dibîne li jor dinêre wêneya wê digire û tim behs dike ew wisa bandorê dike ferîna di balonê de jî heman tişt e. بۆ دەمێ سێ ڕۆژان ئەسمانê bajarê Santiago li Çîlî tê xemlandin û xelek wêneyên vê pêşangeha gerok li esmana digirin û vîdeo dikin. Gelek ji wane bîreweriyên festîvalên salên berê li cem mane. Tu dizanî ji ku derê radibî lê nizanî ka dê li ku derê deynî. Ev penda jiyanê ye. Em dizanin ka em ji ku derê hatine lê em nizanin ka dê bigihên ku. Beşdar û rahênerên firîna balûnan dibêjin ka firîna bi balonê çendê cudaya û çendê xweştir e ji firîna di firokan de. Helbet karîgeriya mezin ya srûştî ye. Ev gelek cuda ye. Min balon li esmana firandiye, min bala fira firandiye. Lê bi rastî ev e ciwantirîn tişt e. Ji ber ku ew wekî firandina tayraya di xwezayê de. Kesên bi van balûnan bilindî esmanî dibin dixwazin li serxwe ciwaniya srûştê bajarê xwe ji bilindahiyan bibînin û naz bikin. Ew diyar dikin ka çendê ew hest bi demekî taybet û cudayê jiyanê dikin li van sê rojan. بەرهەمی ماسی لە جیهاندا هێشتا بازرگانێکی گەورە و کارداریەکی جیهانیە و
بەشێکە لە فەرهەنگ، بەڵام بەهۆی بارودۆخی ئابووریەوە لە تووشیا هەندێک لە بەرهەمەکانی ماسی وەک ماسی هەمسی گران بووە، بەڵام هێشتاش خەڵک دەستبەرداری کڕینی نابن. Li gorî daneyên Desteya Statîstika Tirkiye TÜİKê di sala 2020 vir da di rêjeyê xerçkirina masiyan da kêmbûniyek çêbûye. Li Enqerê di bazarên masiyan da li ser dezgehan jî ev yek xwe diyar dike. Esnafên masiyan amajê dikin ku li gorî salên berê di nav 2 salên dawî da di firotina giştî da kêmasiyek çêbûye. Lê di meha rêbendanê 2022 da herî zêde masiyê hemsî hatiye firotin. Masî firoş li bazara tomarfiroşî masiya dikirin û li nav bazarê da jî peregende difiroşin. Ew amajê dikin ku li Enqerê herî zêde masiyê hemsî tê firotin. Lê li ber bihabûnê jî firotina hemsî da daketin çêbûye. Esnaf daldı zaman 20 lira. Em dikandar ji bazarê masiyan giran dikirin. Li ber kêmbûna masiyan jî bihayê wan giran bûye. Li Enqerê herî zêde hamsî tê dixwarin. Lê bihayê qaseyekê hamsiyan di bazarê da her roj digihore. Me rojek berê bi 500 lîreyê kirîbû, roja paştir ew bû 600 lîre. Me li ser tezgahê 25 lîreyê difirût, derket 40 lîreyê. Ew wisa nabe. Tazelik burada, tazelik burada, kalite burada, ucuzluk burada, ucuzluk. Müşteri yok abi, millet boş boş geziyor. Hûn jî dibînin firûtin tune ye. Berê dihatin bi kîloan digirtin, niha dezvala digerin. Yên ku bikirin jî mîna berê zêde nakirin. Ji ber xirabûna bazarê rewşa aboriyê êdî masê jî nayên firûtin. Berê dikirin lê niha nikarin bikirin. Li Tirkiye salane serê mirov nêzîkî 8 kilogram masî dixwe. Ev rêje li tevahiya dinyayê 16 kilogram, li Ewropayê jî 22 kilogram e. Li ber giranbûna bahayan li Tirkiye ev rêjê jî daketiye xwarê. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. نووسەر و چیرۆگنووسی بەنێوبانگی ئەمریکی بەڕەچەڵک لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت تاقە گوڵێک بە دیاری بدەیت بە کەسێک کە لە ژیاندایە زۆر باشتر و جوانترە لەو چەپکە گوڵەی کە پاش مەرجی لەسەر گۆڕەکەی دایدەنیت. تا زایڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵاوە.